ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست ئەمڕۆ خۆپیشاندانێکمان کردووە لە سنووری ئیدارەی گەرمیان و لە بەردەمی ئیدارەی گەرمیان و ئێستا ڕۆین بەرەو بەقایم قام کێشەکەی ئێمەوەیە ئەمانەوە بکرێن بە هەمیشەیی هەموو ئەو داواکاریەی کە پەیوەستە بە فەرمانبەرانی گرێبەستەوە لە سەرۆکایەتی لە ئەنجومەنی وەزیرانە و ئەمەوێت بڕیارێکی لەسەر بدرێ بۆی هەمومان لەسەر ئاسی کوردستان هەمووی بکرێ بە هەمیشەیی. ئێمە هیچ امتیازێکمان نییە تەنها ئەو موچەیە کە پێمانەدرێت لە بڕێون و لە پاشەکەوتیشە لە 150مان لێ بڕاوە و هیچ امتیازێکمان وەکو فەرمانبەرانی هەمیشەیی نییە. ئەمانەوێ بکرێن بە هەمیشەیی و ئیشەکەی ئێمە لە ئەنجومەنی وەزیرانە و دەستبەرداری ئەو مافە نابین بۆەوەی کە بکرێن بە هەمیشەیی. من نزیکەی خۆم 8 ساڵە گرێبەستم هیچ امتیازێکم نییە. بەدەم داوامەکەیش خۆمیشەوە خوێندن ترم کرۆشادەی ترمە دەستێنراتەنە شادێشم بۆ حسانێ لە هەمووی گرنگتر ئیجازەی دایکایەتیمان نییە. ئێمە دوو مناڵمەوە خێو کرد وە بێ نازی خۆم دایکم بۆی بە خێو کردوم. ئێمەش گوناحین ئێمەش مافمان هەیە ئێمەش وەکو ئەوان ئینسانین. ساڵێک دوو خۆی بەپێ یاسا گرێبەست لە دوای 3 ساڵ ئەبێت بە هەمیشەی. فەرمانبەری تۆمانە 14 ساڵە فەرمانبەری تۆمانە 13 ساڵە. ئێمە 8 ساڵین. من سەربە وەزارەتی خوێندنی باڵا فەرمانبەری ئەوتۆمۆبیل لەگەڵ خۆمە 3 قاتی من موچە وەرەگرێ بەڵام ئەوەی من ئیش ناکە. ئیتر ماندوو بووین ئیتر بەسە. دیوار لبن بینن بن دیوار لبن بینن تا نەکرینە هەمیشە بایکۆت دەکەینە پیشە. ئەزیزان خۆشەویستان ئێمە وەکو فەرمانبەری گرێبەست واز نارین شەقام چۆڵ ناکەین هەتاکو حکومەت جوابی وەڵامەکانمان ئەداتەوە. ئەمڕۆ دووەم ڕۆژە سبەی و دوو سبەی بەردەوامە بین. ئەمڕۆ لێرە سبەی لە شوێنێکی تر بۆیە بەردەوامە بین و کۆڵ نادەین. دیوار لبن بینن بن دیوار لبن بینن